کمپانی که نافخویی ما وی کاری تکلیف کرد کمپانی نافخویی افکار انجام دار سر دو تخا چند خونه سر دو تخا ریکات و گرین کات خدمت حوالاتیان دا تخکا قیری ما بو کو افساله های اکی هیواده مدست بکر تخاصه یا قیری جی مدست بکر اگر 2 هفته دی اف ساید خلاص بو یا ساید دهوک زاخو ساید زاخو دهوک جی 10 کیلومتر مایی ان شاء الله 2 هفته آینده دا خلاص بیتن و امشین بیجین ریکا دهوک زاخو همی و 100% تمام بو کات خدمت حوالاتیان کاری منظور باش پروچیت بشه که ما دست پیکا پروژه و شارع بدیل استخدام کرد ما سیاره هاوت نسر بدیلی کدام بشه این کار وی پروژه دا بکن چون پروژه زور گرینگه ریکا حولی رضا خوب پیک و گیری دادن وقتی گشت و گذاره خلقی که تگشت و گذاره خلقی که تگشت و گذاره پراسی زبل خوشاک خولی را تلیتن ویجا وکو داو کاری یک داول و خلقی گشتیار کن کتینه را حاولی و پاکشی ها بگونده را گرن افگونده گونده ایستومه را سال 63 هاتیه چول کرن حتی بگاوه جک بکر و دست نخورده بو گشتیار ما جک سیاهیه جک جوانه داواکارین ئەو کەسانە کە دێن بۆ سەیران یان هەروە بۆ کەمپینگ بۆ هەر شوێنێ هەر شتێک بی شتەکانی خۆی لەگەڵ خۆی بیباتەوە حتا ئەم سروشتە و تەبیعەتە هەروە بمنێ لە دەور 20 ساڵە یوەکە تواناییم بۆ لە گرای گوێزم تاکانو لە تەکەم خەڵکا بووم هاوکاریم کردوێ ئیسێ ژەمانە ئەم گوێزانەکە کەوتە دەست خەڵک و گشتمان جەماوەریتین جەماعەتێکی دارەوانە گوێستەکێنە جەماعەتێکشی گوێزەچنێتەوە ئەیشی وەنە خوارە لە ویاکۆایەکەن و ئێوارە بەشەکەن تەقسیمیەکەن ئێمە چەند نەفەرین گشتمان بە هاوکاری یەکەچینە سەر ئام بڵۆکە گوێزەکە دیارە ئابم جۆرە 3-4 نەفەر هەریکە بەلقێکیە دێتە ئەم زەحمەتەیە کێشین و بە هاوکاریش ێزانین هاوکاری ئەمە ئەم گوێستەکان ئاوایی چۆڕە 15 تا 20 ڕۆژ لە پاییز بڕۆ خەڵک دەستە جەمعی تێن بۆ گوێستەکانن تێن بۆ گوێستەکانن وەکو هاوماڵی وەکو یەک هەر کەسێ دانیشتی ئاوایی چۆڕ بێت بەشە گوێزی هەست لێرە هەر کەسێکیش کۆچوبارێکی لە ناو ماشینێکا بێ بیوا بۆ ناو شارمەریوان گوێزی قەتەوێ بێتەوە گوێزی پێدەین بە ماڵەوە وەلێ نێتۆ گوێزی پێ نادەین